سڵاتان لەبێ هاوڕێیان وەڵی ئەم جارە دۆخەکەی سووریا بە تەواوەتی شلەقاییتر وەکو ئەڵێ گۆمەکەی بە تەواوەتی شلەقا. ئەم جارە چی هات لە بەرنامەی دوێنێ بەیانیدا باسم لەوە کرد کە ئیتر دروزەکان گەیشتنە چ ئاستێک و داوای سیستەمی لامەرکەزی دەکەن بە ئاشکرا و باسم لەوەش کرد کە ئەحمەد شەرع لە گوتارێکیدا لە لێدوانێکیدا وابزانم دوێنێ نەبوو پێرێ بوو باسی لەوە کرد کە کوردەکان و دروزەکان جگە لە سربەخۆیی باسی هەرچێک دەکەن ئێمە ئامادەین دەرگامان کراوەیە لە بۆ گفتوگۆ ئەوە لە کاتێکدا پێشتر ئەمانە هەموو خەتی سوور بوون. ئێستاکە هەرچەند سەعاتێک بەر لە ئێستا هەواڵێکم پێگەیشت لە ناوەخۆی سووریادا کە عەلەویەکان زۆر بەجددی خەریکی ڕاگەیاندنی هەمان شتن، یعنی وەکو دروزەکان وەکو کوردەکان، بەڵام ئەوەی کوردەکان جیاوازترە لە دروزەکانیش. کوردەکان لە ساڵی 2011ەوە هەتاوەکو ئێستا ئیتر دارێک لەسەر بەردێک دائنێن، بەڵام ئەوەی دروزەکان نوێیە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەددا زیاتر دەستی پێکرد. بەڵام وەکو دروزەکان با بڵێن عەلەویەکانیش ئیتر دەستیان بە گڵۆپەکە ناو گڵۆپەکەیان هەڵکرد. چی ڕوویدا؟ بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستم کەوتونە هەتاوەکو ئێستا لێدوانێک شتێک ڕانەگەێنراوە، بەڵام کەسێکی زۆر بە سیقا، کەسێکی زۆر بەتوانە، کەسێکی زۆر کە خاوەنی پەیوەندی چاکە لە بەتایبەتیش لەگەڵ عەلەویەکان و بەتایبەتتر لەگەڵ عەلەویەکانی دەرەوە، یعنی ڕووناکبیرە عەلەویەکانی دەرەوە. چونکە لە بەرنامەکەی دوێنێدا باسم لەوە کردبوو کە عەلەویەکانیش وەکو دروزیەکانی پێشوو یانیش وەکو کوردەکان چەند پارچەیەکن. عەلەویەکان ئیتر بەشێکیان لە ناوخۆ بێدەنگکراون، بەشێکیان لە دەرەوەن و لە هەمان کاتدا لە ناوەخۆدا ئیتر لە دوای کۆمەڵکوژی عەلەویەکان ئەحمەد شەرع هەڵسا شتێکی دروست کرد، ئەنجومەنێکی عەلەویەکانی دروست کرد، ویانیش ئەنجومەنێکی ئاشتی سەر بە عەلەویەکانی دروست کرد. بەڵام ئەوە لە ناو خەڵکی عەلەویدا لە ناوچەی لازقیە و تارتوس و ئیتر حەما و حومس هەتا دەگاتە نزیکی دیمەشقیش کە ئەمان ناوچەی عەلەویەکانە، پێشوازی لەو هەوڵە نەکرا. جگە لەوەی پێشوازی لێ نەکرا، ئەو عەلەویانەی کە لە ترسانیش کەوتبوونەتە ناو ئەو ئەنجومەنە، یعنی ئەنجومەنی ئاشتی، ئەنجومەنی دیالۆگ و ئاشتی کە ئەنجومەنێکە ئەحمەد شەرع دایمەزراندووە، پێشوازیشیان لێ دەکا، حەوتوی جارێک وا بزانم کۆبوونەوەشیان لەگەڵدا دەکا. لە هەمان کاتدا تورکیاش لە پشت ئەو ئەنجومەنەیە، یعنی چەند سیاسیەکی عەلەوی تورکیا کە نزیکن لە دەوڵەت بێگومان، ئەوانیش لە پشت ئەو عەلەویانن و یانیش ئیتر پشگیریان دەکەن بۆ ئەوەی لەگەڵ ئەحمەد شەرع ئەنجومەنێکی وا ساز بکەن. بەڵام ئەو ئەنجومەنە جگ وەکووتم جگە لەوەی پێشوازی لێ نەکرا لەلایەن خەڵک بەوانە ئەڵێ عەلەویەکانی سەر بە ئەحمەد شەرع، چۆن پێشتر لە کوردستان دەیانگوت کوردە جاشەکان، شتێکی وایەن پێ دەڵێن. لە هەمان کاتدا لە دەرەوەش لە ڕاستیدا دوو زۆر عەلەویمان هەیە، بەشێکیان زۆر دەوڵەمەندن، بە تەنیا خەریکی پارە کۆکردنەوەن. ئەوانە لە سەردەمی ئەسەدیشدا پرۆژەیان هەبوو، پرۆژەی دەوڵەمەندیان هەبوو، سەرمایەیان هەبوو و لە دوای ڕوخانی ئەسەددا ویانیش بەر لە ڕوخانی ئەسەددا ئەمانە زۆربیان هەتاوەکو بۆیانکرا هاتنە درەوە، بەشێک لە پارەکانیان ڕزگارکردن، بەڵام هەتاوەکو ئێستا سەرمایە و خاک و خان و کەلوپەلیان لەوێدا ماوە. ئەمانە دەیان هەویست ڕاستی بڵێم سازشێک بکەن لەگەڵ
حکوومەتی ئەحمەد شەرع بەڵام ئەوانە وەکوتم چەند گروپێکی بچووکی سەرمایهدارن هیچ پشگیریەکی خەڵکیان لەگەدانە خۆی لە خۆیدا خەڵکی عەلەوی سووریا ئەگەر بڵێن هەژارترین کەمینەیە غەڵەت نییە چۆن پشگیری لەمانە بکە ئەمانش پشگیریان نییە بەڵام هەر لە دەرەوە ئیتر تەماشا دەکەین گروپێکی گەورەی ڕووناکبیران و ڕۆژنامە نووسان و چالاکوانانی عەلەویەکان هەن و ئەمانە زۆر زۆر بەکاریگەرن و زۆر زۆر چالاکن بەڕاستی وا پێدەچێ ئەو هەڵمەتەی کە ئێستا ڕادەگەێنرێ وادە فدراسیۆنی عەلەویەکان وەکو دروزەکان لەلایەن ئەمانە ئیتر نەخشەکەی بۆ دارێژرابێ و ڕنگ بێ لە ناو خۆشیاندا هێزیان هەبێ مەبەستمان لە هێزی چەکداری نیە ئیتر تەماشا دەکەین ئەو هەڵمەتە عەلەویەکان لە ئەنجامی کاردانەوەی دووشت هات ئاراوە لە ئەنجامی کاردانەوەی شەڕی سوەیدا دەست بە دروزەکان و خۆڕاگری دروزەکان بێگومان بە پشتیوانی ئیسرائیل ڕاستی بووە و لە هەمان کاتدا ئیتر دوای ئەوەی کە ئەحمەد شەرع کۆمەڵێک عەلەوی کە لە چاوی ئەوان بەکرێ گیراون ئامادە کردو ئێستا ئەنجومەنێکی کۆمیتەیەکی ئەوانەی لێساز کردوونە چۆن لە لای جەماعەتی کوردایەتی ئیتر لە بۆ هەر شتێک لیژنەیەک دروستەکان لە بۆ کوشتنی ڕۆژنامەنووس لیژنە دروستەکە لە بۆ دزی لیژنە دروستەکە لە بۆ لێدانی فلانە کەس لیژنە دروستەکە لە بۆ هەموو شتێک لیژنەیەک دروستەکە و لیژنەکەش هیچ و لیژنەیەکی هیچ و پوچە چەند کەسێکی نزیک خۆی دێنێ لەناو لیژنەکەیان داانێ یەک دوو کۆبوونەوەی بێمەعنا دەکەن و کۆتایی پێدێن و کارەکە لەبیر خەڵک دەبنەوە ئەو ئەنجومەنەی عەلەویەکانی سەر بە ئەحمەد شەرعیش لە ڕوانگەی عەلەویەکان هەمان واتای هەیە و ئەمە کاردانەوەی لێکەوت وای کرد کە عەلەویەکانی دەرەوە ئیتر لە ناوە خۆدا چیان هەیە بەڕاستی زەحمەتە ئێمە بزانین چونکە عەلەویەکانی ناوخۆ زۆر زۆر ئەترسن لە قەتل و عام هێشتا ڕزگاریان نەبووە ئێستا کەش ڕۆژانە چۆن کوردەکانی عەفرین ئەتوانن لە عەفرین بژین بەڵام باجیان لەسرە ئەگەر باز نەدەی کچەکەت دەڕەفێنن ئەگەر باز نەدەی ژنەکەت دەڕەفێنن ئەگەر باز نەدەی تاڵانت دەکەن ئیتر عەلەویەکانیش ئێستا کە بەو شێوەیە دەژین و هەتا وەکو ئێستاش ڕفاندن کەم تا زۆر لە سووریا لە دژی عەلەویەکان بەردەوام دەکات بۆیە ئەو هەڵمەتە لە چوارچێوەی کاردانەوە دژ بەو هەڵمەتەی ئەحمەد شەرع هات ئیتر بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستم کردووە لە دێکلەراسیۆنەکەدا لە ڕاگەیاندنەکەدا کە هێشتا ڕانەگەێنراوە عەلەویەکان باس لەوە دەکەن یعنی سەرەتا ئەنجومەنەکە ئەنجومەنی ناوی لێنان ئەنجومەنی عەلەویەکان چۆن هێزەکانی سووریای دیموکراتیک و یانیش خۆسەری دیموکراتیک ناوی خۆسەری کوردی نییە و یانیش هێزەکانی کوردی دیموکراتیک نییە بەڵکو هێزەکانی سووریای دیموکراتیکە عەلەویەکانیش هەمان شت دەکەن و باوەڕیان بەوە هەیە لەو ناوچانەی کە عەلەویەکانی لێدەژین دەیان هەوێ پرۆژەیەکی سیاسیان هەبێ کە هەموو کەس ئەو کەسان لە ناوچەی ئەواندا دەژین بتوانن بەشداری تێدا بکەن بە شێوەیەکی سربەخۆیانە و یەکسانانانە لە بۆ هەندێ ئەنجومەنەکە ئەنجومەنێکی سیاسیە و لە هەمان کاتدا ئەنجومەنەکە ناوی ئەنجومەنی عەلەوی نییە وەنایان هەوێ مۆرکێکی مەزهەبی لێ بدەن بەخۆتان دەزانن لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەزهەبی ئیسلامی سیاسی سوننە مەزهەبێکی زۆر وحشیگەرانەیە و ئەمە دژ بە مەزهەبەکانی دیکەی مسلمانانە لە مەسیحیەکان زیاتر لە جوولەکەکان زیاتر ئەمانە بە مرتەزەقە و زندەق و کافر و لە خۆ هەڵگەڕاوە و سەر لێ شێوان دەزانن و حەقی ئەوانە بە تەنیا کوشتنە هیچی دیکە نییە لە بۆ هەندێ ڕنگ بە یەکیش لەو هۆکارانەی کە ناویان لێ نەناوە
کۆمیتەی یانیش ئەنجومەنی سیاسی عەلەویەکان و یانیش پرۆژەی عەلەویەکان پرۆژەی فدرالیە عەلەویەکان ئەوە بێ. ئیتر لە بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستم گەیشتووە لە لێدوانەکەدا کۆمەڵێک خاڵی ئاوی بووری و سیاسی و کولتوری و شتی وای تێدانە، بەڵام هەندێک شتی سەرنج ڕاکێشیان بۆ باسکردم کە لەناو ئەو لێدوانەدا باس لەوە دەکرێت کە دەسەڵاتی ئێستا دەسەڵاتێکی تیرۆریستە، دەسەڵاتی ئەحمەد شەرع کەواتە تیرۆریستە. ئەمە واتای چی دەگەنێ؟ واتای ئەوە دەگەینێ کە ئێمە لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەرع دیالۆگ ناکەین و ناچینە ژێرباڵی گفتوگۆی لەگەڵ ناکەین. ئەمە چێ پێشتر دەیکرد؟ مەزلوم عەبدی تا ئێستاش نەیکردووە، هێزەکانی سووریای دیموکراتیک نەیان کردووە، بەڵکو بە شێوەیەکی پراگماتیکانە نزیک بووینە، بەڵکو دروزەکان کردیان، بە تایبەتیش دروزەکانی سەر بە باڵی شێخ هزری. ئێستاکە باڵ و ماڵ نەمانە، ئێستاکە بەڕای من شێخ هزری هەموو شتێکە، هەموو شێخەکانی دیکەی کە بیر و بۆچوونی جیاوازیان هەبوو ئێستا کە چوونەتە پاڵ شێخ هزری. شێخ هزری لە سەرەتاوە دەیگوت ئەو حکوومەتە لە کۆمەڵێک تیرۆریست پێکدێن، بۆیە لەگەڵ تیرۆریست نابێ دیالۆگ بکرێ، نابێ بچێ ژێر باڵی، نابێ مەرجەکانی قبول بکرێت. تەواو چوو. ئیتر ئەوە واتای ئەوە دەگەینێ کە دەبێ ئەو حکوومەتە بڕوخێنرێ. ئەمەیان تا چەند ڕاستە تا چەند ڕاست نیە، بێگومان لە ڕوانگەی سیاسیەوە ڕەنگ بێ شتێکی قڕس بێ، یعنی ئەحمەد شەرع بمانەوێ نەمانەوێ هەمومان دەزانین تیرۆریستە، هەمومان دەزانین داعشە، بەڵام دۆناڵد ترامپ تۆقەی لەگەڵ دەکا. چیەکە؟ یعنی سعودیا پێشوازی لێ دەکا، ئامانوێل مەکرۆن فەرشی سووری بۆ ڕادێخی. یعنی لەگەڵ ئەمە چ دەکەی؟ هەتا وەکو ئێستا ئەو وڵاتی کە هیچ پێشوازی لێ نەکردی حکوومەتی عێراق، جگە لەمە هەموویان پێشوازیان لێ کردیە. لە بۆ هەندێ ئەمە ڕەنگ بێ لە ڕوانگەی پراگماتیستیەوە جێگای ڕەخ نەبێ، بەڵام وایە ئیتر میلەتێک کە تازە لە کۆمەڵکوژی هێشتا خوێنی کۆمەڵکوژی بەسەر دەموچاویدا ماوە، ئەسەیە وهاش بیر بکاتەوە. لە هەروەها لە بەیانەکەدا باسییان لەوە کرد کە لە بەیانەکەدا نووسراوە ڕژێمی ئێستای سووریا لە کۆمەڵێک تێرۆریستی سەر بە ئەردۆغانی تیرۆریست پێکدێ. یعنی ئەمە شتێکی زۆر زۆر قورسە، ڕاستە و ڕاست وەکو وتم پەلاماردانی هەڵمەتی ئەحمەد شەرع و ئەردۆغانە کە گوتم کۆمیتەیەکی ئاشتی لە بۆ عەلەویەکان ساز کردووە، ئەوە مانگێکە هەموو حەوتویەک ئەحمەد شەرع بەخۆ لەگەڵیان کۆ دەبێتەوە. لە هەمان کاتدا وەفدێکی میت و کە هەندێک سیاسەتمەداری نزیک دەوڵەتی تورکیا عەلەویەکانی تورکیای تێدانە، ئیتر بەردەوام لەگەڵیان کۆ دەبنەوە و دەیانەوێ بستنە ناو خەڵک و لەوێ کۆمیتەی بچووک ساز بکەن و ئیتر خەڵک ئیقناع بکەن کە پێشوازیان لێ بکەن. ئەوە پەلاماری ئەوانە لە بۆ هەندێ هەم ڕژێم بە تیرۆریست دەزانێ، هەم ئەردۆغانجی بە تیرۆریست دەزانێ. و ئەمە هەڵمەتێکە تەنانەت لە هەڵمەتی دروزەکانیش تونترە. لە هەمان کاتدا باسی لەوە کرد ئەو سەرچاوەیە داوا دەکەن بڕیاری 2254 نەتەوە یەکگرتوەکان جێبەجێ بکرێت. ئەو بڕیارە پێشتر لە سەردەمانێک داهات کە ڕژێمی بەشار ئەسەد، نازانم ئەمە تا چەند ڕاستە، گوایە چەکی کیمیاوی لە بەرامبەر ئۆپۆزیسیۆن بەکاردەهێنا و بەم شێوەیە، بەڵام لە هەمان کاتدا ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان ئەو بڕیارەی دەرخستووە و ئەو بڕیارە هەتاوەکو ئێستاش بڕیارێکە دەبێ هەموو لایەنەکان پێی پابەند بن. ئەو بڕیارە چی ئەڵێ؟ ئەو بڕیارە ئاڵێ دەبێ حکوومەتێکی ئەلتەرناتیڤ لە جێگای ئەسەد ساز بکرێ بە مەرجێک لایەنگرانی ڕژێمی ئەسەد و لایەنگرانی گروپە تێرۆریستیەکان تێدا جێگا نەگرن. بەڵام تەماشای ئەمریکا فەندی بکە، داعشێکی لابرد و یانیش کوشتی، ئەبوو بەکر بەغدادیەکی کوشت، ئیتر تەماشا دەکەین کوڕەکەی ئەبوو بەکر بەغدادی هێناوەتە سەر دەسەڵات.
ئێستا کە عەلەویەکان داوا دەکەن ئەو بڕیارە جێبەجێ بکرێ بڕیاری 2254 پێدەوترێ ئەگەر هەڵا نەبم یعنی بەڕاستی کاتم نەبوو چێکی بکەم بەڵام پێم وایە 2254 و لە هەمان کاتدا داوا دەکەن کە ناوچەی لازقلیا تارتوس هەما و حمص لەوێدا سیستەمێکی فەدرالی ساز بکرێ. ئیتر ئەمە کۆی باسەکەیە کەواتە ئێستا کە دەبینین بەڕاستی چۆن کۆمەڵکوژی دروزەکان سەر لە نوێ هەناسەیەک مۆراڵێکی بە هێزەکانی سووریای دیموکراتیکدا کە پێش ئەو کۆمەڵکوژیە نوێنەری دۆناڵد ترامپ لە بۆ سووریا تۆم باڕاک باسی لەوە دەکرد سیستەمی خۆسەری و فەدرالی و ئەم شتانە سیستەمی باش نین ئەمانە چارەسەری نین ئەمانە کێشەکان گەورەتر دەکەن تەنانەت هێڕشی سەر سیستەمی فەدرالی عراقیشی کرد. بەڵام دوای دروزەکان تەماشا دەکەین هێزەکانی سووریای دیموکراتیک یعنی دوای کۆمەڵکوژی دروزەکان هێزەکانی سووریای دیموکراتیک هەم پشتگیریان لە دروزەکان کرد هەمیش توانیان ئیتر سوود لەوە وەربگرن نیشانی جیهانی بدەن کە تەماشاکەن ئەگەر سووریا سیستەمێکی فدرال لە سووریادا پێک نەهێنرێ ئەمە بەردەوام ئەم کۆمەڵکوژیانە دووبارە دەبنەوە. ئێستاکە تەماشا دەکەن عەلەویەکانیش هاتە سەر کەواتە ئەو کارتەی لە دەستی مەزلوم عەبدیدایە ئێستاکە حەزن داوای لێبوردنەکەم ئەمە دەکشێنمەوە لە بۆ چ دەکشێنمەوە چونکە لە هەموو شوێنەکاندا لە سۆسیال مێدیا شتێکی وە نیشان دەدرێ کە مەزلوم عەبدی هەموو شتێکە ئەوە لە کاتێکدایە مەزلوم عەبدی ئەگەر لە باشترین حاڵەتدا گوتەبێژی ئەو حرەکەتەیە بە هەزاران شەهید هەیە بە هەزاران قارەمان هەیە بە هەزاران سیاست مەدار هەنا بە هەزاران بیرمەند هەنا بە هەزاران چالاکوان و شەڕوان هەنا بەڵام من لە ڕوانگەیەکی دیکە ناوی ئەوم هێنا و ئەو ناوەش ئێستا دەکشێنمەوە ئەو کارتێک لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری دیموکراتیکدایە ئێستا کە دووقات بە نرخترت بوو لەوەی کە پێشتر هەبوو ئەویش ئەوەیە ئیتر حکوومەتی شەرع چی پێدەگری تەماشا دەکەین بەڕاستی حکوومەتی شەرعی تر زۆربەی تا ڕۆژدەی کارتەکانی کەمتر دەبنەوە و لە دەستی ئەدا و ئەمە واەکە یان ئەوە تا دەبێ ئاشتێکی ناوخۆیی ساز بکە و سیستەمی فدرالی ئەگەر ناویشی فدرالی نەبێ قبول بکە سووریا دەسنترالیزیشن بکە بۆ لە هەمان کاتدا داخوازیەکانی ئیسرائیل پێک بینی بەو شێوەیە ئەتوانێت بمینێتەوە بەڵام ئەمە دوو کاردانەوەی دوو لێککەوتەی زۆر مەترسیداری لێ دەکەونەوە لەسەر حکوومەتی ئەلشەرع یەک لێککەوتەی تورکیایە دوو لێککەوتەی جیهادیەکانە ئەو جیهادیانێکە پێشتر ئەحمەد شەرع دەیگوت بە هەشتێکی مجاهیدان ساز دەکەین ئێمە دەوڵەتی ئەلمانی و سیکولار و شتیوا ساز ناکەین ئێمە خەلافەت ساز دەکەین ئەوە خەلافەتەکەێتی تەماشاکەن ئەوە خەلافەتی هەتا ئێستا ناوێری باس لەوە بکاکە جۆلان ناوچەیەکی داگیرکراوە لەلایەن ئیسرائیلەوە ئەوە لە کاتێکدا بڕیاری نەتەوەیە گرتوەکانە نەتەوەیە گرتوەکان ئەڵێ جۆلان خاکی سووریایە هەتا وەکو ئێستا تەحەدا دەکەم یەک کەس لە دەوی ئەحمەد شەرع ئەو شەی نەبیستووە ئەمە ئەحمەد شەرع و ئەمە ئیسلامیەکان و ئەمە شۆڕشی ئیسلامیەکان بوو ئیتر ئەمە ئەنجامەکەیەتی وە کۆتاییەکەی چۆن دەبی هەمومان بەیەکەوە دەیبینین و هەمومان بەیەکەوە سیر دەکەیت دەمەوێ لەسەر ئایندەی ئەو پرۆژەی عەلەویەکان قسە بکەم ئایا ئەمانە وەکو کوردەکان وەکو دروزەکان هێزی چەکداریان دەبێ یان نا ئەگەر هێزی چەکداریان نەبوو چی دەکەن چێ پشگیریان لێ دەکات شانسی خراپی عەلەویەکان ئەوەیە کە هیچ سنوورێکیان نییە لەگەڵ هیچ کەسێک جگە لە جیهادیەکان نەبێت جگە لە ئەحمەد شەرع نەبێت دروزەکان ئیسرائیلیان نیە کوردەکان لە 2011ەوە لە شەڕی داعش ئیتر خۆیان ئیسپات کردووە هاوپەیمانێکن لەگەڵ فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ئەڵمانیا بەڵام عەلەویەکان چیان هەیە هیچ جگەلەوەی هەژارن
هیچ پشتگیریەکیان نییە لە کۆمەڵکوژی عەلەویەکاندا کاردانەوەکان لە هەموو شتێک لە هەموو زۆر کەم بوون. ئیسرائیل دەتوانێت چەکیان بۆ بنەری نەخێر، هیچ سنوورێکی لەگەڵ ئەوان نییە. ئێران دەتوانێت پشتگیریان لێ بکە، نەخێر، هیچ سنوورێکی لەگەڵ ئەوانە نییە. حیزبوڵڵا دەتوانێت بکە، احتیمالێک هەیە لەمەدا، احتیمالێک هەیە ئەگەر بێت و لوبنان و یانیش ئەمریکا و ئیسرائیل نەتوان کێشەکانی حیزبوڵڵا چارەسەر بکەن و بێچەکی بکەن، ڕەنگ بێ حیزبوڵڵا بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ لەسەر سنوورەکاندا. ئەمە یەک لە ئەگەرەکانە. بەڵام ئەگەری هەری گەورە ئەمەیە کە رووسیا بتوانێت پشتگیریان لێ بکە. لە بۆچە؟ لەبەرەوەی رووسیا لە ناوچەی ئەواندا لە لازقیەدا گەورەترین بارگای سەربازیە و ئەو بارگا سەربازیە هەتا وەکو ئێستا لە شوێنی خۆیدا ماوە. نە حکوومەتی ئەلشەرع و نەبابی ئەلشەرع ناتوانین نزیکن ئەو بارگایە ببن. رووسیا دەتوانێت ئەمە بکە. رووسیا ئەمە دەکا، بەڕای من زەحمەتە، چونکە رووسیا دەیەوێ بە هەر شێوەیەک بێ جۆرە دیالۆگێکی لەگەڵ حکوومەتی ئەلشەرع هەبێ، هەر هیچ نەبێ بنگە و بارەگا سەربازیەکانی لەوێ و لە قامیشلی نەکەونە ژێر مەترسی. بەڵام ئیتر رووسیا دەتوانێت عەلەویەکان وەکو کارتێک لە ئایندەدا بەکاربێنێ. ئیتر جیاوازی عەلەویەکان لەگەڵ کوردەکان و لەگەڵ دروزەکان و یانیش لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتی لەگەڵ دروزەکان ئەوەیە کە لە لایەنی چەکەوە و لە لایەنی بەرەی پشتەوە ئیتر لە ڕەوشێکی زۆر باش دانین. با بزانین لە ئایندە چی دەبێ، بەڵام ئەمانە هەمویان نیشانمان ئەدەن کە سووریای نوێ لە ڕۆژانی ئایندەدا چۆن دەبێ و چی بەخۆیەوە دەبینێ. سوپاسدانەکەم کە هەتاوەکو ئێستا لەگەڵماندا بوون، ئەوانەی لە ئایندەدا تەماشامان دەکەن، ئەوانەی لایکیان کردو و لایک دەکەن و کۆمنتیان نووسیوە. بەڵام زیاتر سوپاسی ئەوانە دەکەم کە تۆزێک ڕەنج و ماندووبوون دەکێشن بۆ ئەوەی کەناڵەکەمان بە دۆست و هەڤاڵانیان بناسێنن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب بۆ ئەوەی ژمارەی بینەرەکانمان زیاتر بێ و بتوانین زیاتر خزمەتی ئێوە بکەین. کاتێکی خۆش.